بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لاڵقەیم جارەی بەرنامەی ئەمڕۆدا باز لە کێشەی کاندیدانی ماستەر و دکتۆرا لە هەرێمی کوردستان دەکەین بە میواندەرێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی سەرکەوت عەبدولقادر کاندیدی ماستەر لە زانکۆی سلێمانی هەروە لە هەولێرەوە شوکریە شێخانی ئەندامی لیژنەی پەروەردە خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسەدەین. بەشێک لە کاندیدانی خوێندنی ماستەر و دکتۆرا لە هەرێمی کوردستان داواکەن مەرجی توانستی زمانی ئینگلیزیان بۆ دوا بخرێت. ئەو کاندیدانە کە ژمارەیان نزیکەی 2000 کەسە بۆ خوێندنی ماستەر و دکتۆرا لە زانکۆکانی هەرێمی کوردستان ئاماژە بەواکەن سەرجەم مەرجەکانی خوێندنیان بە سەرکەوتووی ئەنجامدا و مەرجی توانستی زمانی ئینگلیزی کێشەی بۆ دروست کردوون. ئەو کاندیدانە پێشتر چەندین گربوونیان لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان ڕێخستووە تاوەکو وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی داواکاریەکانیان جێبەجێ بکات. پێشتریش وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێم چەندین جار لە وەڵامی کاندیدانی ماستەر و دکتۆرا ئاماژەی بەوە کردووە دانانی مەرجی توانستی زمانی ئینگلیزی لە تاقیکردنەوەی ماستەر و دکتۆرا بە مەبەستی بەرزکردنەوەی ئاستی زانستی مامۆستایانی زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستانە و لا بردننی ئەبێتە هۆی دابەزینی ئاستی زانستی لە زانکۆ و پەیمانگاکان. لەلایەکی ترەوە لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان بە نووسراوی فەرمی پێشنیازی ئاراستەی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی کردووە بە مەبەستی چارەسەرکردنی کێشەی ئەو کاندیدانە. لە پێشنیازەکەی لیژنەی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستیدا هاتووە کردنەوەی کۆرسی تاوکاری بۆ بەهێزکردنی توانستی زمانی ئینگلیزی کاندیدانی ماستەر و دکتۆرا و سیستەمی هاوینە و زستانە وەک قەرەبوو لە بەرامبەر کەمکردنەوەی نمرەی داواکراوی تاقیکردنەوەی ئاڵس و هاوتاکانی و هەمان میکانیزم بۆ وەرگری نازناوی زانستیش پیادە بکرێت. کاندیدانی ماستەر و دکتۆرا داواکاریەکەیان لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ئەوەیە دەست بە خوێندنی کۆرسەکان بکەن و تاقیکردنەوەی توانستی و زمانی ئینگلیزیان بۆ دوا بخرێت بۆ کاتی بەدەستهێنانی ناونیشانی زانستی. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان مامۆستا سەرکەوت بەخێر بێن سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین باس لە کێشەیەوە بکەین وەکو کاندیدانی ماستەر و دکتۆرا لە هەرێمی کوردستان ئێوە بە دیاریکراوی چ کێشەیەکتان هەیە؟ ئێمە ئەوانەی کە خوازیارانی کاندیدانی ماستەر و دکتۆرا ئەو گرفتانەی کە وەکو ئاستەنگێک ڕوبەڕوومان بۆ تۆ گرفتی مەرجی توانستی زمانی ئینگلیزیە کە زۆرینەمان چەند جارێک ئیمتحانی ئایڵزیان ئیمتحانە بیانەکانمان کردووە کە ئەو مەرجێکە خوێندنی باڵا دێنەوە ئەو نمرە پێویستە بەدەست نایانین. ئەمەش لە کاتێکە کە لە زۆربەی وڵاتانی جیهانە کاتێک کەسێک ئیمتحانێک هەیە لە دامەزراوەکانی خۆی دامەزراوە حکوومەکانی خۆی کە زانکۆی سلێمانی بەشی زمانی هەیە کاتێک کەسێک ئیمتحان هەیە چەندی ئێمە داوای ئەوە ئەکەین چەندمان پێویستە بۆ نوێگە کەسێک 4 هێناوێن 4 نوێنەکان داوای 5ەکەن با تەکمیلە بکرێتەوە کرێت بەو نمرە پێویستی ئێمە ناڵین کەم بکرێتەوە ئێمە لێن با پرۆسی خوێندن بەردەوام بێت و دەست بە خوێندنی ماستەر و دکتۆراکان بکرێت لە کاتێکە ئەم کەسە دەورەی بینی و ئیمتحانی کردو ئەو نمرە پێویستی من خۆم 3 جار ئیمتحان بکە ئەو نمرە پێویستی کە ئەوان داواکەن بۆم نایەت لە کاتێک ئەمە مانای ئەوە نیە کە ئێمە توانای زانستیمان لاوازە بەڵام بەمانەیەوە نیە کە توانای زانستیان لاوازە بێگومان نەخێر چکە ئیمتحانی ئایڵز ئیمتحانە بیانەکان زیاتر پێویستە بەلای تەکنیک و کاتەوە ئێمە ئەوانی کە ئەو ئیمتحان ئاکەن لە بوارە زانستیەکانە ینی زۆر فەرقە چکە تەلەوی مەرحلە 4 ئینگلیزی ئیمتحانی کردووە 4یان 5 ناتوانێت 5 بێنێ 4 ئێنێ کەواتە لەگەڵ واتە نادرپەروەرێتێکی تایە کە تەلەبەکانی زانستی مرۆڤایەتی لەگەڵ بەشە زانستیەکانە لەگەڵ تەلەبەی خوێندکاری ماستەر و دکتۆرا هەمان نمرەی بۆدانراوە. نادرپەروەریەکە لە چی دەیە بۆ نمونە ینی عەلە لەقەڵەبا تەلەبەی ماستەر 4 بووە ئینجاگە تەلەبەی دکتۆرا 5 بووە 5 داواکراوە لە ناو وەزارەتی خوێندنی باڵاوە هەنی هەستەکەین تەلەبەیەکی بەشی علمی لەگەڵ بەشێکی ئەدەبیە لە هەموو پیوەرێکا بێ ئاستەکانە جیاوازتر لە یەکتری تەلەبەی ماستەر و تەلەبەی دکتۆرا هەمان نمرەی بۆ داواکراوە خوێندکارێکی بەشی شەریعە بێ بەشی ڕاگەیاند بێ بەشی زانست مرۆڤایەتەکان بێ لەگەڵ بەشانترا کاندیدی ماستەر و دکتۆرا هەمان نمرەی لێ داواکراوە لە کاتێکە ئەبووە تەلەبەی ماستەر ئەبێ پلەبەندیە کرێ ماستەر با 4 با دکتۆرا 5 بووە ئێمە داوا ئەکەین ئەڵێن وەزارەتی خوێندنی باڵا ئایا هەنگاوەکانی زانستیە بۆ پەرپێشتنی بواری زانستیە لە ڕووی زمانەوە
ئەوەی کە ئیمتیحانی کردووە دوو ئیمتیحانی کردو دەورەی زانستی بینی چەندی جار ئێمە کۆپی شادەکانمان ناردووە لە قسمی خۆمان هەیە لە بەش ئەوانەی کە ئیمتیحانی کردووە کەواتە ئەم کەسە لە پرۆسەی هەوڵدانە لە پرۆسەی برەودان بەتوانای زانستی خۆیەتی یعنی ئەم کەسە لە پرۆسی زانستی نەوەستاوە بەڵام خوێندنی باڵام موسیقی لەسەر ئەوەی کە شتێکی داواکرا ئەو لە توانای لەگەڵ ئەوەی کە ئەمە بارقورسێکی زۆر گەورەی لەسەر شانی هەموو کاندانی ماستەر و دکتۆرا کە هەموو ئیمتیحانێک نزیکەی سێ وەرەقە و دەورێک یانی دەورە ئەبین تۆوانە من نزیکەی زیاتر لە 15 وەرەقەم سەرف کرد دوو سێ دەورەی زمان و سێ جار ئیمتیحانەوانە یعنی جۆرێک لە ڕژبی لایت کاندیدای ماستەر و دکتۆرا هاتووەتە کایەوە لە کاتێکە ئەمە ئیمتیحانە بەڵامەوە بۆ ئەم ڕژبینێ بۆ هەمویانە یاخود بەشێکیان توانویانە دەرچن یعنی بۆ نمونە کەم نین ئەوانەی کێستا و کێشیان هەیە زۆرینی ئەو کێشەی هەیە چونکە ئەوەی کە دەرچوو ڕێژێکی زۆر بەلو ئاسە باڵایانی لەگەڵ ئەوە ئێمە هەومان خەمخۆری بواری زانستیە حەزەکەین بواری لایەن زمانمان لە ڕووی نەک زمانی عەربی حەزەکەین زمانی ئینگلیزی عەربی و ئینگلیزیمان زیاد بکەین لەگەڵەوە کە تۆ زمانی کوردی زمانی دایکە بواری زمانی ئینگلیزی بواری زمانی عەربی باشتر بێ بۆ خۆت بواری زانستیەکە فراوانتر ئەکا ئێمە وەکو لایەن زانستی وا شایستەتر و باشتر بوو کە ئەوەی کە مادەم ئیمتیحانێکیاوە دەورێکی ئینگلیزی بینیوە توانێتی ئەو دەرەجە بێنێ لە پرۆسی زانستی دانەبراوە ئەو کەسە هەوڵ و توانەکانی خۆی خستۆتە کار کە ئیمتیحانەکەشیان بە نێتی دەرچوون چووە بە نێتی هەوڵدان و جوودۆ چووە تو ئیمتیحانی کەفای علمیت پێ کردووە بۆنمە لە بەشێک لە بەشەکانی ماسی بۆ سی پێنج تەلەبەی ئیمتیحانی کردووە لە بەشی کۆمەڵناسی تۆ دە تەلەبە وەرگرتووە یعنی ململانێکی گەورەیە ئەم تۆ تەلەبە پێشەنگەکانی بەشی خۆت هەموو بەشە زانستیەکانی ناو زانکۆ خوێندکاری ماستەر و دکتۆرا کەسە پێشەنگەکان وەرگیراون لە کەفای علمیان ئەمانە کە لە ڕووی بواری زانستی و مؤهلن کەسان کە پێشەنگی بوارە زانستیەکانی توانە زانستیەکانی خوانن تۆ داوای نمرەی زانستی زمانی لێ ئەەکەی کە لە بەشی زانستە مرۆڤاتەکانە نمرەی زمان لەگەڵ بەشەکانی تر ئەبووە فەرقێک بکرێت تۆ تەلەبی ماستەر و تەلەبی دکتۆرە هەمان داوای هەمان نمرەی لێ ئەەکەی کە بەڕاستی جۆرێک لە نادەت پەرویتیا بەدی ئەکرێ لە کاتێکە ئەمانە من وەکو خۆم هاوڕەکانم هەیە دوجار و سێجار و چوارجار ئیمتیحانی کردووە ئەبوایە وەزاری خوێندنی باڵا کاتێک ئێمە کۆپی شارەکانمان لە بەش و ئولوان دانا چەند جارێ ئەم قسەیە کراوە وتمان وا پێویستەکەەوە شایسترە پرۆسی خوێندنی باڵا نەوەستێ پرۆسی خوێندنی باڵا بەرەوەی فلیس بوون ئەڕوا بەسی بەرەوەی فلیس لەبەر ئەم قەرارە کە ناشایست بەڕاستی ناشایستەیە بۆ زۆرینەی خوێندکارانی ماستەر و دکتۆرا ئەبووە وەزارەتی خوێندنی باڵا لەگەڵ کەسە پسپۆرەکانە کە خەمخۆری بواری زانستین کارێکی وا بکەن کە ئەوانەی بۆنمە چواری هێناوە 4 هێناوە لیژنێکی علمی دانم ئەم کەسە چەندی پێویستە بۆ ئەوەی هاوتا بێ لەگەڵ ئەو مەرجە زانستی کە زانکۆ وەزای خوێندنی باڵا لە زانکۆی داوا ئەکا ئەبوایە ئەو لیژنەیە دابنرایەکە بۆ نمونە کەسێک چواری هەیەیان چوارنی پێویستی بە 3 مانگ کۆرسە بە 2 مانگ کۆرسە بە ساڵی کۆرسە بە خۆیان تا ئین دابنێن لەبەر ئەوە ئەمان بەشە عیلمەکانی زمانی زانکۆکانی خۆمانە ئیفلیس کرد و زیاتر پشتە بەسم بە ئیمتیحانە دەرەکانی وەکو تۆفل و ئایلتس بەڵێ سپاس دەم دەتەگرم و لای بەرز ئەگەر بچینی هەولێر لای شوکریە خان زۆر سپاس بۆ بەشداریت لە بەرنامەکەماندا ئێوە کۆندامێکی لیژنەی خوێندنی پەرۆدە خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان ڕاتان چییە لەسەر و کێشەی کە بەشێک لە کاندیدانی ماستەر و دکتۆرا هەیە داواکاریەکانیان داواکاری زانستی یاخود بە پێچاوانەوە داواکاریەکانیان زانستی نییە بنای خی گەورە مهرەبان سڵاو لە ئێوە لە سەرجەم بینەراری بەرەڕز خۆشەویستان بەڵێ ئێمە و لێژنەی پەروەردە و خوێنی باڵا ماوەی 6 مانگە لە سەرخەتین بۆ چارەسەرکردنی ئالێت و میکانیزمێکی گونجاو کە لە بەرژەوەندی کاندیدانی ماستەر و دکتۆرا بێ ئێمە زۆر بەچڕی لە سەرخەتین چەند جار سەردانمان کردوون و بانجی لێژنەی پەروەردە و خوێنی باڵامان کردوون دەڕۆژ لەمەوبەر سەرجەم سەرۆک زانکۆیەکان و وەزارەتی خوێنی باڵا ڕاویشکار و بەڕێوەرە گشتەکانمان بانکردن بۆ تاوتێکردنی ئەم پرسە و دۆزینەوەی چارەسەرێکی گونجاو ئێمە پێمان وایە بەڕاستی ئەو بڕیارەی کە وەزارەتی خوێنی باڵا داویەتی بڕیارێکی داوە کە لە کاتێکدا دەکرا نمرەکە نزمتر بێ بۆ دکتۆرا 5 بێ و بۆ ماستەر 4 بە ئەمە لەلایەکە و لەلایەشتریشەوە لە هیچ شوێنێکی دنیاە نەبووە جیاوازی لە نێوان بەشە مرۆڤایەتیەکان و بەشە زانستیەکان نەکرێ چۆن دەگونجێ خەریزی کوردیەک و عەرەبیەک و خەریج توبێک و ئاداب ئینگلیزیەک لەسەر یەک کورسی دابنیشەیەک یەک تاقیکردنەوە ئەنجام بدا ئێمە زۆر بەڕاشکاوانە پێمان وتون بەڕاستی ئەوەی کە ئێوە کردوتانە
سەرکەوتو نەبووە پێراچوونەوە بەو بڕیارەی خۆتان بکەن ئێمە بە کۆمەڵێک دیکۆمنت و پێشنیاری زۆر ستاندەری جیهانی گفتوگۆمان لەگەر کردوون من کۆمەڵێ دیکۆمنتی ئەو هەمووی دیکۆمنتانەی کە لەگەر خۆم بردو و بۆ هەم سەرجە کۆمەڵێک بۆ هەر هەمیان پێشکەش بە هەر هەموو سەرۆک زانکۆیەکانم کرد بە پێی ستاندەرە نێودەوڵەتیەکان کۆمەڵی زانکۆ هەیە لە زانکۆی جیهانین کە ڕانکینگەکانیان لە ئاستێکی زۆر بەرزدایە وەکو لە بەریتانیا لە مالیزیا لە ئوردن هەموو بە دیکۆمنت پێشکەشمان کردوون وڵاتێکی وەکو بەریتانیا ئەگەرچی خۆی بە زمانی ئینگلیزی قسە دەکا بەڵام کە خوێندکارێک لە توانستی زانستی دەردەچێ ئیتر توانستی زمانی بۆ ناکرێ بە کێشە و بە حەرقەلە لە بەردەمی دابدرێ بەڵکو ڕێگای پێدەدرێ ئەوان بیوەن و بیت و بیتریان هەیە کە خوێندکارێک پێنجی لێ مەطلوبە چوار دەهێنێ ئیتر ئەو نمرەیە بۆ قەرەبوو دەکرێتەوە داخلی کۆرس دەبێ بە کۆرسی زانستەکەی خۆی دەبێت لە اختصاسەکەی خۆی بەبێەوە هیچ کێشەیەکی بۆ دروست بکرێ و ئەم نمرەیە بۆ قەرەبوو دەکرێتەوە بەدە هەفتە خوێندنی زمانی ئینگلیزی ئەمە بۆ هەموو قوتابیە بیانیەکانیش بەم شێوازە مامەلەی لەگەر دەکەن لە وڵاتێکی وەکو مالیزیا هەمان شێواز لە وڵاتێکی وەکو ئوردن چەندەها نمونەی ڕانکینگی زانکۆیەکانیان لە 500 و 600 کەتی ڕانکینگی زانکۆیەکانی کوردستان لە 17,000 و 18,000 ئینجا ئەمان ئێمە وتمان وەکو حەلێکی وەسەد بۆ دۆزینەوەی چارەسەرێکی گونجاو چونکە بەپێی بە دواداچوونەکانی ئێمە لە کۆی نزیکەی 3,000 خوێندکاری ماستەر و دکتۆرا کە زۆر بەشیان بە پارالیل وەرگیراون واتە بە پارە وەرگیراون ئەمانە تا ئێستا نزیکەی لە سەدا 30 لە بۆ 40 توانیانە توانستی زمانی ئینگلیزی بهێنن بەڵام باقیەکەی تر کە ژمارەیان زیاتر لە 1800 کەسە تەنها مانگێک و 12 ڕۆژیان لە پێشماوە کە ئەمەش زۆر ئاستەمە بتوانن لەو ماوە کەمەدا بتوانن توانستی زمانی ئینگلیزی بەدەست بهێنن و ئەگەر نەشی هێنن فەسڵ دەکرێن وەزارێش تریش بۆیان نییە تەقدیمی ماستەر و دکتۆرا بکەنەوە ئێمە پێمان وایە بەڕاستی ئەمە نەنواندنی مرونە و ئاسان نەکردن بۆ خوێندکارانی ماستەر و دکتۆرا ئێمە ئەمە بە هەڵەیەکی گەورە دەزانین و پێمان وایە ستەمە و پێمان وایە مامەلەیەکی باش نییە بەم شێوازە مامەلە لەگەر ئەم خوێندکە ئەم کاندیدانە بکرێت چونکە ئێمە پێمان وایە بەڕاستی کاندیدانی ماستەر و دکتۆرا سامانێکی نیشتیمانی و نەتەوەیین ئەوان کەسانی بەتوانە و هەڵبژاردەی نێو کۆمەڵگەی ئێمن ناکرێ بەم شێوازە من ڕۆژانە دەیها تەلەفۆنم لە بۆ دەیها نامەم لۆ دەیها خوێندکار سەردانیان کردووی لە لێژنەی پەروەردە و خوێنی باڵاوە لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی چەندەها خوێندکار لەوانە یەکەمی سەرزانکۆیەکەی خۆیتی یەکەمی سەربەشەکەی خۆیتی تا ئێستا 5,000 4,000 5,000 تاقیکردنەوەی کردووە لە ڕووی دەرونی ڕووخاوە ئینجا تۆ بهێنی ئەم قوتابیە فەسڵ بکرێت جارێشتر چۆن دەتوانێت بچێتەوە ناو خوێندکارەکان و بێتەوە بە مامۆستای زانکۆ بەڕاستی تەنانەت هەندێک لەو خوێندکارانە پەیوەندیان بەمە کردووتیان ئێمە ئەگەر بگەینە ئەوەی کە دوای تاوابوونی ئەو مانگێک و 12 ڕۆژە ئەوە بەڕاستی بیرمان لە خۆکوشتن کردوتەوە چونکە ناتوانین جارێشتر بچینەوە ناو هۆڵەکانی خوێندن و وەکو مامۆستایەکی زانکۆ هەست بە تێکشکاندنێکی یەکجار گەورە دەکەین. بەڵێ بەز ئەو کارەیەوە مەسەرەن ئەوەی کەێوەش وەکو لیژنەکە پشگیرانەکەن کارێکی زانستیە چووکە من پێش بەرنامەکە قسەم لەگەڵ بەرپرسێکی وەزارەتی خوێنی باڵا کرد بۆی هەم لە بەرنامەکەش ئامادە بێ وتی ئەم داواکاریەکە یانە داواکارێکی نازانستیەوە ئەم جێبەجێکردنی ئەم داواکاری ئاستی زانست دێنێتە خوارەوە. بە هیچ شێوازێک ئاسی زانست ناهێنێتە خوارەوە ئێمە زۆر گفتوگۆمان لەگەر کردن ئەوەی ئێمە داوامان کردووە ئەسڵەن زۆر زانستیە بە پێوەری زانستیە کامبرێج کە وەکو بڵێ سپۆنسەری ئایلتس دەکا سیرکە نیزامەکەی چۆنە کە 5 مەطلوبە کە 5 داوە لە خوێندکارێکی ماستێر کراوە ئەگەر 4 بهێنێ کە بە B1 حیسابە هەژمار دەکرێتن ئەمە ڕێی لێ ناگرێ و داخل بە کۆرس دەبێتن زانکۆیەکی وەکو زانکۆی لە مالیزیا من حەز دەکەم چەند نمونەیەک بهێنمەوە زانکۆیەک هەیە لە مالیزیا کە ئینتەرناشیال ئیسلامیک مایس مالیزیا ئەمە دراسەکەی بە عەرەبیە و ماستێر و دکتۆراش بە 4 وەردەگیرێ ئەوەی جێگای سەیرە بەڕاستی جێگای سەیر و سەمەرەیە ئێستا وەزارەتی خوێندی باڵا
خۆی خەڵک دەنێری بۆ هەنگاریە بۆ زۆرێک لە وڵاتانی دنیا بە ئایلتسی 5 ئەی بۆچی بۆ خوێندکارانی دکتۆرا 6 بۆ خۆی داوا دەکە کەچی بۆ وڵاتێکی دەرەوە بە 5 دەینێرێ ینی بەڕاستی ئەوەی من پێم سەیرە وڵاتێکی وەکو بەریتانیا کە قوتابیەک 5 لێ داوا کراوە ئەگەر 4 بهێنێ ڤیزەی پێدەدا و ڕەوەری دەگری یەکسەر ئەگە قوتابیەکی دەرەوەی وڵاتی خۆی یەکسەر داخلی کۆرس دەبێ ئەمەی بۆ قەرەبوو دەکاتەوە بە کۆرسی تەکمیلی بۆی قەرەبوو دەکاتەوە بە 10 هەفتە خوێندنی زانستی بە هیچ شێوازێک بە پێ بەڵکو وڵاتێکی وەکو ئوردن کە زانکۆیەکانیان ڕانکینگیان زۆر بەرزە ئینجا قوتابیە کە ئەگەر لە سەدا بەشە زانستیەکانیان ئەگەر 5 لێ داواکرابی ئەو توانیبی لە سەدا 65 پێنجەکە بهێنێ ئەوە داخلی کۆرس دەبێت و ڕێگەی لێ ناگیرێەوە ئەگەر بەشە مرۆڤایەتەکان لە سەدا تەنها 50 بهێنێ یعنی 2.5 لە 5 بهێنێ ئەگەر 6 مەطلوبی لە بۆ دکتۆرا 3 بهێنێ داخلی کۆرس دەبێت یعنی دووشت هەیە پێویستە ئێمە لێکی جیا بکەینەوە ئەو کاندیدانە ئەمانە لە توانستی زانستی خۆیان دەرچوونە واتە تاقیکردنەوەیان لە اختصاصی خۆیان پێکرا و دەرچوونە بۆیە وەرگیراون لە کۆی ژمارەیەکی یەکجار زۆر خوێندکار کە تەقدیمیان کردی ئەمانە دەرچوونە ئێستا ئەوەی کە حەرقەلەی بۆ دروستکردن زمان من پرسیارێک دەکەم لە وەزارەتی خوێنی باڵا ئایا دەرچوێکی ئاداب عەرەبی یا تەربیە عەرەبی ئەوەندەی پێویستی بە زمانی عەرەبیە پێویستی بە زمانی ئینگلیزیە تۆ بۆ نایە یا خەریج شەریعەیەک تۆ بۆ ناییت گرنگی پێ بدەی لە فێری زمانی عەرەبی بێ لە زۆرێک لە وڵاتانی دنیا توانستی زمانیە لە عەرەبیە وڵاتێک وەکو مالیزیە وڵاتێک وەکو سعودیە بۆ ئێمە ئینگلیزیمان پێ بۆ وەکو ئۆکسزینیش گرنگترە لە ئۆکسزینی زەرورترە یعنی بەڕاستی ئەمە جێگای پرسیارە ئەمە زۆر سەیرە. بەڵێ سپاس دەکەم. دواتر دەگەڕێمەوە لای بەڕێزت مامۆستا سەرکەوت سەبارەت بە ئەوەی کە دەڵێن ئەم داواکاری ئێوە نازانستیە ئایا گەر داواکارێکی ئێوە جێبەجێ بکرێ بۆ نمونە توانستی زمانی ئینگلیزی دوا بخرێت کاریگەرینە سەردابەزینی مەسەلەن ئاستی زانست لە زانکۆکان بەعکسەوە من تەوەقعەکەم کارێکی زانستیە چکاتەوە بۆنمەوەی کە گرنگەوەی ئەو کەسانی کە لە ئیمتیحانی کەفای زانستی پسپۆرەکەی خۆیان دەرچووە بۆ نمونە لە قۆناغی منە لە ناو سیپێن خوازیارە ئێمە دە خوازیار توانمەنە ئەو نمرەیە کە من بەرزترین نمرم تایەناوە لە 19 مناوە لە سی کە بەرزترین نمرێ لە بەشی خۆمانە ئەوای ناو جامیعەش بووم لە ئەوەیە یعنی معقول یعنی شتێکی زۆر و نامانتقەیە کە ئەمان ئاسەنگی وا بۆ دروستکەن کە خوێنکارێک لە قۆناغی زانکۆیە لە ئەوایلەکانە بێت و لە ئیمتحانی کەفای زانستی لە پێشەنگی ئیمتحانەکە بێت بەڵام کۆمەڵێک ئاسەنگی بۆ دروستکە کە نەتوانی ئەو دەرەجە پێویستی کە ئەمان داوا ئەکەن کە بێنی لە کاتێکا کە لە هەموو دنیای وایە کاتێک کەسێک ئیمتحانێکی بواری تۆفڵیان ئایلز دەکات ئەو ئیمتحانە کە ڕێژەیەکەی دانا ئەوەی کەماوە تۆ بە تەکمیلە ئەکرێت لە ناو زانکۆ حکومەکان بەعکسەوە بە برارەکانی وەزیری خوێندنی باڵا بوو هۆی ئیفلیسکردنی پارەدارکردنی ناو زانکۆ بۆ مەگەر من 4 مێناوان 4.5 مێناوە ئەو کاتە من ئەمتوانی لە ناو زانکۆیە بە کۆرسێک بە دوو کۆرسی ئەوەی کە خۆیان پیان شایستەیە لە ناو بەشی زمانی زانکۆی سلێمانی من لەگەڵ ئەوەی کە لەگەڵ خوێندنی ماسەرێکمان بەردەوامە بووم کۆرسی زمانی ئینگلیزیەکەشمە خوێن ئەو کاتە من هەم لە ڕووی ئەکادمی لە بواری زانستیەکەی پیشەکەی خۆم پێشکەوتم لە ڕووی زمانەکەشەوە زمانی ئینگلیزیم ئەچۆ پێشەوە دووەمیش من ینی بواری زانکۆ پارەدارە من بۆ من داهاتێکی وام ئەبەخشی بە بەشی زمانی زانکۆی سلێمانی کە زانکۆی حکومی خۆیان سەپەرشتیەکەن ئەو کاتە زانکۆش بە بەشێکی پارەدارکردن و بەرەو ئیقتصاد ڕێ بەڵام ئێمە بەعکسەوە ئێستا ئێمە باوەشمان کردو بۆ هێنانی ئەو ئیمتحانە نێودوڵەتانی کە ئەو کەسە ئیمتحانەکە ئیمتحانە دوان سیان چوار هەموو داهاتەکەی بۆ ئیمتحانی ئایلسەکە بەریتانیا ئیمتحانی تۆفڵەکە ئەمریکیە کەواتە تۆ ڕۆحی زانستی لە کەسە پێشەنگەکانە بەرەو لاوازبوون ئەبەی بواری زانستی لە خوێندنی باڵا بەرەو کاڵتر ئەبێت چکە هەتاکو توانە زانستیەکان بەهێز بێت ئەو کەسە کەس پێشەنگە زیاتر لە بواری زانستیە هەوڵێن من بواری زانستیم لە پسپۆڕی خۆمان توانی بێتم لە ناو سیپێنس لەبەیە چەندین جار ئیمتحان بکەم و لە 10 مادەیان 9 مادەکە بەش بۆی دیاری کردوم توانی بێتم بیبڕم هەڵبەتە من ئاهلی علم لە بواری زانستی خۆمە توانی بچمێتە پێشەوە بەڵام مانای وانەیە کە ئەوان بوارێک زانستیان دانەوە کە من بە نامەنتقی دائەنم چکە تەلەبێکی زانستی مرۆڤایەتی باشە بەڵام چی ئەگەر مەسەلەی زانست نەبێت چ بەرژەوەندی وەزارەتی خوێندنی باڵا لەوەدایە کە ئەم ڕێنمایە مەسەلەن
بهێڵێتەوە گەر زانست نەبیت بەرژەوەندێکی تێدا هەیە من ئەگە بەرژەوەندی شتیانە بێت تەقیم دراسی نییە لەبەرەوەی تۆ تەقیم دراسی لە هەموو جیانەوەیە تۆ کاتێک ئیمتیحانە تێسێکدا ئەنێ تۆ زیاتر لە سا 60 لەم ئیمتیحانە دەرناچێت یعنی چی ڕەوایەتێکی تیا چکار ڕەوایدان بەنە ڕەوایەتی کارێکی ناشایستەیە ئەگە هەر کەسێک بیکە با ئێمە بیر بکەینەوە ئەم ئیمتیحانە کە دانراوە هیچ پەیوەستبوونێکی هیچ پەیوەندێکی بە بواری زانستی پسپۆرەکەی خۆتەوە نییە تەلەبێکی بواری زانستە مرۆڤایەتەکانە یان زانستەکانی تر ئیمتیحانی ئینگلیزی لێ مەطلوبە لێ داوا ئەکرێ ئیمتیحانی تۆفڵ یان ئالس لێ داوا ئەکرێ ئەو مەجاڵە زانستیەکە لێ داوا ئەو توانازانستی ئەو ئیمتیحانە کەفایەکە لێ داوا ئەکرێ ئەو نمرە پێویستە بەدەست نایانێ بۆ نمرە خوێندکاری تەلەبەوەی مەرحلە 4 ئینگلیزی مەگەڵا بە 4 هێناوە لە کاتێکە ئێمە کۆرسی زمانمان خوێند و خەمخۆری بواری زانستی بین کارمان بۆ کردووە لەگەڵ ئەوە کە ئێمە ئەو دەرەجە پێویستەوە بەدەستێنەوە بەڵام بەس بۆ لە کێوە ڕێنمایەکاری پێ دەکرێت تەنها بۆ ئەو وەجبەی ئێوەیە بۆزاری خوێندی باڵا خۆی ینی ئەمە وەکو چۆن سێ مانگی درێژ کردووە ناوە لە سوێکی 12 هەم ئەم وەزبی کە نمرەی پێویستی بەدەستێنەوە تەقی قەید کرێ بەڵام لە کاتێکە ئەمە هەموو خوازێرانی یان هەموو کاندیدانی ماستەر دکتۆرای تووشی ئیحبات و ڕەشبینی کرد لەبەرەوە کۆمەڵی براری سیر و سەمەرە ئەدرێت باش بەس لە کێوە پێش ئێوەش کاری پێی نەکراوە نەخێر پێشتر ئیمتیحانەکە سێونی بووە من هەموو بەڵکە دۆکۆمنتێکم لایەکەی خۆم پێشتر ئیمتیحانم کردو ئیمتیحانی ئینگلیزیەکە توانم دەرچم بەڵام کەفای علمیەکەم ڕێگر بووە ئیستا بەعکسەوەی ئێمە لە کەفای علمیەکە دەرەچین کەفای ئینگلیزیەکە ڕێگری پێەکە مەبەستمە لە 2000 تکەوەیش بەم ڕێنمای توانستی زمانی ئینگلیزی ئەم برێت تازێ بڵێن لە 2000 لە کۆتایی 2016 بڵێن کە ئەمە ساڵێکە لە بەگیرۆدی ئەم برێرەی وەزاری خوێندنی باڵاین لە کاتێکە ئەبووە وەزاری خوێندنی باڵا خۆی تەقیم دراسی بکردایە خۆیان ئەیانزانی بۆ نمونە توانستی زمانی ئینگلیزی ئایلس تۆفڵ ئاستەنگی گووە بۆ خوێندکار جووسە کە ناتوانێت ئەو نمرەی کە پێویستە بەدەست بێنێ لە کاتێکە وا شایستەتر بوو ئەو کەسانی کە ئیمتیحانێک ئەکەن لەناو زانکۆ حکومیەکانی خۆیانە با ئەم پرۆسەی پارەدارکردن بۆ زانکۆکانی خۆیان بۆ من 4 مێناوە 4 مێناوە ملزەم کە بە خوێندنی بواری پسپۆرەکەی خۆم کە ماستەر لە بوارێکە خۆمە تەکمیلی ئەو لایانی زمانوانی خۆشم کە لە زمانی ئینگلیزیە کە ئەو نمرە پێویستی کە خۆیان دائێنن بەڵام برارەکان ناشایستن لەبەرەوە زۆرینەی زۆری ئەوانەی خوێندکاری ماستەر و دکتۆران نمرەی پێویستیان بەدەستنەوە ژمارەیەکیان یانی کەمتر لە ساچلی ئەوانەی کە توانیان نمرەی پێویست بەدەست بێن لە کاتێکە تەلەبی زانستی مرۆڤایەتی ماستەر و دکتۆرە هەمان نمرەی بۆ ڕەچاو کراوە بۆ تەڵەب کراوە ئایا خوێندکارێکی ماستەر و دکتۆرە لە ڕووی مەناهیجی علمی و لە ڕووی لەقەبی علمیەوە تۆ خوێندکاری ماستەر و دکتۆرە ئەبووە خوێندکاری ماستەر ینی بەلانی کەم 4 بووە با تەلەبی دکتۆرەکە 5 بووە لەبەرەوە هەست دەکەین بە زۆرێک دادپەروەرێکی تیا لەم برادان لە مەرجەکانی توانستی زمانی ئینگلیزیدا باڵا سوپاس دەکەم دواتر بێم وڵای بەڕێز بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا گروپی کۆمپانیەکانی نوێکار کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی کۆمپانیای دنیا دیکۆر
کۆمیلی نیشانی بەرزی کوالیتی و ڕەسەنایەتی لە بەرهەمهێنان. بەرهەمەکانی کۆمیلی شامپۆی قژی کۆمیلی بە پێکاتە تایبەتەکەی هۆکارە بۆ بژانەوە و بریقەدارکردن و بەهێزکردنی ڕێگەکانی قژ. جۆرەکانی شامپۆی قژ بۆ قژی ئاسایی و چەور و وشک و دژە کڕێش و قژی مخۆرکە بۆ یەکراو. جۆرەکانی کلینەکسی تەڕی کۆمیلی بۆ بەکارهێنانی ڕۆژانە، پاکەرەوەی لەش، پاکەرەوەی ماکیاژ کە توانایەکی بەهێزی هەیە لە لابردنی ماکیاژ و مادەی وەتەرپروفی ناو ماکیاژ بەبێ جێهێشتنی هیچ موادێکی زەیتی. شامپۆی خۆشتن و دەستشتنی کۆمیلی پێست بۆن خۆش و نەرمەکە. کرێمی دەست و دەموچاوی کۆمیلی لە 100% زەیتی زەیتونی سروشتی تیا بەکاراتوە، پێستە وشک و زبرەکانی دەست و قاچ نەرم و زیندووە کاتەوە. زۆرینەی بەرهەمەکانی کۆمیلی لە 100% زەیتی زەیتونی سروشتی تیا بەکاراتوە. گۆڵدن ئای بریکاری سەرەکی بەرهەمەکانی کۆمیلی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان. شکرێخانە گەبگەڕێن و لای بەڕێزت پێشتر بەڕێزت باست لەوە کرد کە ئەو کاندیدانە کە ماستەر و دکتۆرە کە ژمارەیان 1800 تەنیا مانگێک و 12 ڕۆژیان ماوە بۆی کە درێژە بە خوێندنەگەر نەتوانن لەم تاقیکردنەوەی توانستی زمانی ئینگلیزی دەربچن، ینی مافیان نامێنێت یاخود ئێوە کولیژنەی خوێندنی باڵا توانن چیان بۆ بکەن؟ کاتیان تەواو دەبوو چونکە دەرفەتیان تەنها 1 ساڵ پێدرا بوو لە ماوەی ئەو ساڵە دوای کاندیدبوونیان بتوانن توانستی زمانی ئینگلیزی بەدەست بهێنن. بەڵام تا ئێستا 1800 کەس کە ماون تەنها ماوەی 3 مانجیان بۆ درێژ کراوەتەوە 2 دواوادەیتیان و کۆتایی پێدێ. ئیتر بەپێی ئەو بڕیارانەی کە وەزیر دەری کردووە لێچێ لە خاڵەکان دەڵێ هەر کاندیدێک ئەگەر دەرنەچێ لەو ماوەدا ئەوە فەسڵ دەکرێت، ینی واتە لە کاندیدی وەکو ماستەر و دکتۆرە فەسڵ دەکرێت و لە هەمان کاتیشدا بۆی نییە جارێشتر تەقدیم بکاتەوە بۆ ماستەر و دکتۆرە. ئێمە وەکو لێژنەی پەروەردە خوێنی باڵا هەولێکی یەکجار زۆرمانداوە بۆ ڕازیکردنیان بۆ ئەوەی یا ئەوە تا ماوەی ساڵێک درێژ بکرا بە 3 مانگ زۆر کەما، چونکە بەپێی بە دواداچوونەکانی ئێمە تاقیکردنەوەکانی ئایلتس و تۆفل لۆدێکی یەکجار زۆری لەسرە، لە ناو چەند ڕۆژێک جارێک تەنها 2 کات ژمێر دەبێتەوە دوایە دادەخرێ. ئەمە لەلایەکەوە لە لایشتریشەوە بەڕاستی بەو 3 مانگە هیچ بۆ قوتابیان ناکرێ. ئێمە کۆمەڵی پێشنیاری زۆر ماخستۆتە پێشنیازەکانی ئێوە چی بوون دیارتینە و پێشنیازانەی کە ئێوە پێشکەشی وەزارەتان کردووە؟ بەڵێ ئێمە چەند پێشنیارێکمان پێشکەش کردوون. یەکێک لە پێشنیازەکان ئەو بووکە ئەو لە سەدا چلی ئەو خوێندکارانەی واتە لە کۆی ئەو لە 160ی کە ماوەتەوە لە 140یان بەپێی بە داچوونەکانی ئێمە ئەمانە ئەگەر تەنها 1 نمرەیان بۆ قەرەبوو بکرێتەوە واتە بۆیان بکرێ بە دەورەی تەکمیلی وەک وڵاتی بەریتانیا بۆ ماستەرەکان کە 5یان لێداوەکراوە ئەگەر بە 4 ڕێگا بدرێ داخلی کۆرسات ببن، ئەوە بەشی هەرە زۆری ئەو خوێندکارانە داخلی کۆرسی خوێندنی اختصاصی خۆیان دەبن و کێشان نابێت، چونکە هەن بەشی هەرە زۆریان تاقیکردنەوەیان کردووە و 4-4.5یان هێناوە. دکتۆرایەکانیش کە 6یان لێداوەکراوە بەشی هەرە زۆریان تاقیکردنەوەیان کردووە و 5-5.5یان هێناوە. ئێمە پێشنیاری ئەومان کرد کە ئەگەر ئەوە بکرێ وەکو وڵاتی بەریتانیا و مالیزیە و ئوردن و ئەم وڵاتانە کە بەم شێوازە دەکەن کە وڵاتی زۆر پێشکەوتون و ڕانکیکی زانکۆیەکانیشیان زۆر بەرزە لە 500 و 600 و تەنانەت هەشیانە لە 400ەکانە. ئینجا ئەم لە سەرتەری هەر شارێکە دەورەیان بۆ بکرێتەوە ئەو پارە بۆ حکومەت دەگەڕێتەوە. یا ئەگەر ماوەیان بۆ ماوەی پێشتر ئێمە پێشنیارمان کرد، من خۆم سەردانی وەزارەتی خوێنی باڵام کرد لەگەریان دانیشتم وتم بەلایکمەوە ماوەی ساڵێک درێژکەنەوە، چونکە ماوەی 3 مانگ قوتابی ناتوانێت لی سوودمەند بێ. چۆن دەکرێت تۆ 1800 کاندیدی ماستەر و دکتۆرا ئەو ماوە تەسکەی پێ بدەیت؟ یعنی بەڕاستی ئێمە پێمان وایە
ئەو ئاسانەکردنەی وەزارەتی خوێندی باڵا ئەو تونند و تیژیەی کە وەزارەتی خوێنی باڵا بەرامبەر بە کاندیدانی ماستەر و دکتۆرا دەکات شتێکی ڕەوان نییە و ئێمە بە شتێکی ڕاستی نازانین و پێمان وایە ئاستی خوێندکاران بەم شێوازە بەرز نابێتەوە ئەگەر ئەوان دەیانەوێت ئاستی خوێندکاران بەرز بێتەوە ئەو میکانیزم و ئالەتی تر زۆرە دوایە تۆ دەبێ هەوڵ دەی قوتابی هاندەی ئاسانکاری بۆ بکەی ئەو لە اختصاسی خۆی زیرەک بێ خوێندکارێکی دەرچوێکی ئاداب عەرەبی ئاداب کوردی یا فەلسەفە و کۆمەڵناس و ئەمانە زۆر ئاستەمە بتوانن 5 بهێنن بۆ دکتۆرایەکە بتوانن 6 بهێنن ئەوتە من حەز دەکەم ئەو نامانەی کە پێم گەیشتووە ئاماژە بخوێنەوە یەک نامە بۆ بەڕێستان بخوێنەوە یەکێ لەو خوێندکارانە ئافرەتێکە دەڵێ من یەکەمی سەر زانکۆی کەرکووکم لە بەشی کۆمپیوتەر یعنی 5,000 تا ئێستا تاقیکردنەوەم کردووە و دەرنەچوومە دەیکا و بەشی کۆمپیوتەرە بەشی هەرە زۆری خوێندنەکەی بە ئینگلیزی بووە کە یەکەمی سەر زانکۆیەکەی خۆیەتی کە تەنانەت لەگەر نامەکەی شەهادەکەی خۆشی بۆ ناردووم کە سوپازنامەی تایبەتی لەلایەن وەزیری خوێندی باڵای عێراقەوە بۆ هاتووە دەیکاوی ئەم ئافرەتە عەبقەری بووە ئێستا تۆ کوشتوتە بەچی بەتوانستی زمانی ئینگلیزی دەیکە چواری هێناوە تاقیکردنەوەی دووەم 4.5 هێناوە لەبەر نیو دەرەجا ڕێگای لێدەگری داخلی کۆرسی اختصاسی خۆی بێ و ئەو هەموو حرقەلەی بۆ دروست دەکرێت بۆ لە پای چی یعنی ئێمە پێمان وەزارەتی خوێنی باڵا دەکا کە بە پێیدان پێدانانەکانی خۆیان پێدانانەکانی خۆیان ئەوان ئەو پلانێنەی کە ساڵانە دای دەنێن تەنها توانیانە لە 130 جێبەجێ بکەن لە 170 نەتوانێت جێبەجێ بکەن کابی وەزارەتی خوێنی باڵا بەڕاستی دەبێت پێداچوونەوەیکی زۆر بە پلانەکانی خۆی بکات بەڵێ ئەو پێشنیازەی کێوە کردوتانە پێشنیازی سەرجەم ئەندامانی لیژنەی پەروەردە و خوێنی باڵایە لە پەرلەمانی کوردستان بۆ نەوتت لە وڵاتی بەریتانیا و لە مالیزیاش پەیڕەو دەکرێت ئەگەر ئەم پێشنیازەیەوە قبول بکرێت ئەو کاندیدانە دەتوانن سەرکەوتوو بوون بەڵێ ئێمە هەفتەی ڕابردوو وەکو لێژنەی پەروەردە و خوێنی باڵا بۆ دۆزینەوەی چارەسەرێکی گونجاو دانیشتنمان کرد و بە کۆی دەنگ ئەو پێشنیارەمان نووسی و من خۆم بەدەست بردم بۆ وەزارەتی خوێنی باڵا بۆی کارەکە تاخیر نەبێ لەبەرەوەی کات لە بەرژەوەندی ئەواندا نییە هەوڵێکی زۆرمدا بۆ ئەوی ڕازیان بکەم بەڵام بە هیچ شێوازێک ڕازی نەبوون وتم ئەمە بە کۆی دەنجی کە ئێمە 11 ئەندامین هەر 11 ئەندام ئەو ڕاو بۆ چوونمانە و ئێمەش هەر لە گۆترەوە ئەو شتەمان نەهێناوە بەڵکو بە دراسەکردن و کۆمەڵە دیکۆمنتی زۆرم بردبوو ئەو هەموو دیکۆمنتەکانە کە پێمدان کە ئەزمموی وڵاتان بە تایبەتی وڵاتە پێشکەوتوەکان کە بم شێوازە مامەڵە دەکەن بەڵام ئەوەی سەیرە بەڕاستی هەرێمی کوردستان وەک ئەو وابێ لە هەر هەمیان پێشکەوتوترە وەک ئەو وابێ بە یەک جار بچێت بۆ ناو مانگ لە 2012 لە سەردەمی دکتۆر دلاوەر ئەم بڕیارە درا بەڵام کە بینی سەرکەوتونیە ئەم بڕیارەی ڕاگرت کابی ئەو ئێمە پێمان وتن ئەگەر ئێوە دەتانەی خەڵک فێرە ئینگلیزی بێ ئەوە نابێت تۆ لە هەرەمەوە بێ دەست پێ بکەیت خوێندکارێک کە لەیکی ئیبتیدائیەوە لەیکی لە قۆناغی باخچەوە بە کوردی خوێندێتی کۆلێژی بە کوردی تەواو کردووە تۆ ئێستا دەتەیە وەکو ئینگلیزیەکی وا بزانێت کە ئەو ئیمتحانەی کە دەیکەن بەڕاستی یەک لە کێشەکانی ئایلتس و تۆفل ئەوەیە کە لە اختصاسی خۆی ئیمتحانەکە ناکرێ بۆ نمونە خەریجی هەندەسەیە خەریجی تۆب خەریجی کۆمەڵناسی خەریجی شەریعە عەرەبی هەر هەمیان بەیەکەوە لێ قاعە یەک جۆر ئیمتحان دەکەن لە وڵاتانی دنیا بەم شێوازە نییە دەبێت لە اختصاسی خۆی ئیمتحانی بکرێ یعنی پرسیارەکانی ئەوانەی خەریجی هەندەسەن دەبێت زۆر جیاواز بێ لەگەر ئەوانەی کە خەریجی توبن بەم شێوازە بەڵێ سوپاس دەکەین مامۆستا سەرکەوت سەبارەت بە کاریگەریەکانی پێدانەچوونەوە بەم بڕیارە کاریگەری بێت لەسەر مەسەلەی خوێنی باڵا ئەگەر بێت و وەزارەتی خوێنی باڵا پێداچوونەوە نەکات یا سەبارەت بە پێشنیازەکەی ئەوان ڕاتان چی لەسەر پێشنیازەکەی بڵین لیژنەی پەروەردە خوێنی باڵا من پێشنیارەکان بە شایستە ئەزانم چونکە ئەیانوێ ئەو ئەوانی کە پێشەنگی بواری زانستی بوون کە لە زانکۆکانە لە بواری زانستیان دەرەجان لە ئەوایلەکانە بووە لە هەفتە بەرەوژورە بووە لە کاتێکە لە ئیمتحانی کەفای عیلمیانە بەشوا بۆ 40 تەلەبە ئیمتحانی کردوێت داوای 8 کورسی کردو داوای 5 کورسی کردوانی لەو 35 تەلەبە لەو 40 تەلەبەیە ئەم دە تەلەبە توانیانە بە توانای زانستی خۆیان بچنە پێشەوە یعنی ئەو پەڕینە عەدالەتیە کە تۆ بە بڕیارێکی
ناشایستە پرۆسەی ماستەر ڕابگری لەم خوێنکاران مەحرومیان بکەیت لە خوێندن و لە بواری زانستی لە کاتێکە بیرمان نەچێت کە ساڵانی پێشتر لە سەردەمی دکتۆر دلاوەرە داوای 3.5 ئەکرد. ئێستام بۆ ماستەر بەڵێ بۆ کەفای بۆ دکتۆرە هەمان پێما بێ هەمان نمرە بەڵ لە بەرەوەی 3.5 ئالسەکە ینی بڕیارەکە لە 2016 بێگومان ینی ئەم وەزبی کرد بە تەسحیە ئەم برە تازە ڕێک ئەم وەزبی لەگەڵ پێشتر جێبەجێ نەکراوە بڵێ پێشتر هەر نەبوو بڕیارە پێشتر لە ناو زانکۆ دای دەرەجێکی ئینگلیزی تۆفڵێکدا ئینگلیزیە کرد کە دەرەجەکە کەم بوو خوێنکار لە توانای هەبوو بێنێ ئەم دەرەجەی سە دەرەجێکی هەندە زۆرە ینی خوێنکاری پسپۆری ئینگلیزی امتحانەکات بڕواکە ناتوانێت 5 ئایلز بێنێت چونکە ئەو دەرەجە هەندە بەرزەکە لە توانای زانستی خوێنکارانی ئەو بەشانێک کە پسپۆران زمانی ئینگلیزی دایک نەبووە لەبەر من لە زانستە مرۆڤاتگان لە بەشکایترا کە داوای مەرجی توانستی کەفای علمی ئینگلیزی ئەکات بواری زمانەکە ئاسەنگی وای دروست کردو کەم خوێنکاران بێبەش کردووە لە کاتێکە ساڵانی پێشتر ئیمتیحانی تۆفڵ و ئالسەکە داوای نمرەی کەمتری ئەکرد لە هەمان کاتشا زانکۆ لە ناو زانکۆ حکومەکان بوون لە ناو زانکۆی سلێمانی زانکۆی سەلاحەدین ئەوانە بەشی سنتەری زمان نەبوو کە خوێنکارە لە ماستەر وەرەگیرا لەوێ لە بەشی سنتەری زمانەکە پەرەیە بەبواری زانستی خۆی کارەکەی مەیسەر ئەبوو بەڵام لە ئیسا بەلامانەوە بەدەستە کاریگەریەکەی چیە بۆ نمونە ئەو وادەی کە دانراوە بۆ ئێوە وادێکی کەمتان ماوە بۆی کە ئەم کێشەی چارەسەر بێت ئەم وادەیە بە دڵنیای چارەسەر نابێت چونکە دۆخێکی ئەوەنە دۆخی ئابووری خراپ و دۆخێکی سیاسی خراپەوە کە ئیمتیحانی ئایلز وەسا کۆم جارێ وەزای خوێندنی باڵا نازانم تاکەی بیر ناکات چونکە ئەوانێکی ئیمتیحانە مانگی 9 دەبوو تا ئێستا یعنی بوان دواخراوە مانگی 2 بۆ مانگی 3 بۆ ناوەڕاستی مانگی 2 بۆ سەرەتای مانگی 3 ینی چەند جارێک لە کۆتای مانگی 12 بوو کاچوین هەر یعنی بریتیش کۆنسڵ لە کوردستانە هەموو شتەکانی خۆی وەستان لەبەرەوەی ئەم باردۆخە سیاسی و ئەم ململانە شەڕ و ئاژەگەر ناو کوردستان و لە وڵاتەکەیە بوو لەبەرەوە ئەم بڕیارەی وەزاری خوێندنی باڵا ئەبێتەوەی شەلەلبوونی پرۆسەی خوێندنی باڵا لە کوردستانە و ئەکاتێت ئەو بۆچی دەبێتەوە مای شەلەلبوون لەبەرەوەی ئەو خوێنکە ئەم ئێمەی کە ینی پێشەنگەکانی بواری زانستین و کە قۆناغی زانستی زانکۆیمان بە ئەوایلی بڕیەوە ئیسا بە کارێک بە بڕیارێکی وەزای خوێندنی باڵا مەحرومانەکە لە بوارە زانستی لەبەرەوە خوێنکارانی کەش کەیسە لە پرۆسی خوێندن ئێمە ئەبینن کە ئاستەنکان ئەبین لەبەرەوە بواری زانستی وردەوە ساڵ بە ساڵ پاشەکشاکە لە هەمان کاتە لە هەموو جیانە هەموو پرۆسە علمیەکانەوە کاتێک کەسێک کەفای علمی خۆی لە پرۆسە زانستیەکەی پسپۆرەکەی خۆی ئاچتە پێشەوە لە ناو زانکۆکەی خۆیان دەورەیەکی زانستی بۆ کڕێتەوە کە پەرە بە بواری زانستی عەرەبیە ئینگلیزی و کە زانکۆ لی داوا ئەکا لەژێر چاودێری خوێندنی باڵایە بەڵام ئەم برارێک کە خوێندنی باڵا برایەکی ناشایستەیە و ئەکات کە ئەو کێبڕکێ زانستیەی کە بە شێوەیەکی زانستی ئەچێ بە پێشەوە بردووە بەرەو بووکانەوە بڕات و خوێنکار بەو توانە زانستیان بەو خەون و ئایندەیە نەبێت کە خۆی چاوەڕێەکە بەڵێ ئێستا کاتشمەکەمەوە سەبار بە دووە داواکاریتان چییە سە بۆ نمونەوەکو هەم کاندانی ماستەر هەم دکتۆرە داواکاریتان چیە لە وەزارەتی خوێندنی باڵایە تاکوێستە چەندی خۆپیشاندنتان ئەنجامدا وەڵام منە بێ وەزای خوێندنی باڵای گوێ لەم سەرنجە بگرێ ئەم خوێنکارانی کە لە خوێندنی باڵایان و کە لە کاندیدی ماستەر و دکتۆران مادەم چەندین ئیمتیحانی کاتەم کەسە لە پرۆسی هەوڵدان و پرۆسی ممارەسەکردنی بواری زانستی زمانی ئینگلیزیدایە مادەم ئیمتیحانی کردووە هەموو کۆپی ئیمتیحانەکان و نتایجەکان لای خۆیانە ئەگە کەسێک چواریان چواریان ئەو دەرەجەیەکی ئیمتیحانەکەینا و دەرەجەی نمرەی پێویست نییە پێویستە تەکمیلە بکرێت کە لە ناو زانکۆ حکومەکان وەکو زانکۆی سلێمان زانکۆی سەلاحەدین خولی زمانی پێ بۆ بکرێتەوە کە ناتانەوێت هەڵبۆشێتەوە بە تەواوەتی ئێمە زانکۆ ئەسڵەن خوێندنی باڵای گوێمان لێ ناکرێت ئێمە بۆ شکرینانی ئێمە ئەمانوێت ئەگەر بۆکو نمرەکە کەم ناکرێت با لە پرۆسی زانستی بواری ماستەرەکە محروم نەکرێن و بەرەو ئیحباتی ئەوە نەڕوا کە بەرەو ڕەشبینی نەڕوا هیچ دەبێت لەگەڵ ئەوەی کە بۆ من 3000 ئیمتیحان کرد هەیە 5 هەیە 6 ئیمتیحانی کردووە بۆ من چوارێ ناوێن چوارنیە بۆ نیو دەرەجان بۆ دەرەجێک با تەمەنی زانستی پرۆسی ماستەر دکتۆراکەی بەرەو کۆتایی بوون نەڕات لە ناو زانکۆی سلێمانیان لە ناو زانکۆی سەلاحەدینە بەشی سنتەری زمانی ئینگلیزیان هەیە لە کاتێکا کە ئەو بەشی سنتەری زمانی ئینگلیزیانە خولێکیان بکاتە بۆ کەسانی کە پێویستیان بە ماوەی 3 مانگەیان زیاترەیە بێ بە تەکمیلەی بۆ بواری زانستیان. سپاس دەکەم. شکوری خان کاتمەکەمەوە دەقێکش بۆ بەڕێستان ئێوە دەتوانن فشار دروست بکەنە سەر وەزارەتی خوێندنی باڵا وەکو لیژنەکەی خۆتان یاخود چارەسەر چییە کاتێکی کەم لە بەردەم ئەو کاندیدانی ماستەر و دکتۆرا ماوە بۆی کە چارەسەری و کێشیان بۆ بکرێت زۆر بە کورتی بێ سپاس دەکەین. بەڵێ من وەکو ئەندامیش لیژنەی و پەروەردە و خوێنی باڵا بەڕاستی بە هەموو شێوازێک داکۆچیان لێ دەکەم بۆیە نووسراوێکم نووسیوە و بۆی بەرزی کەمەوە بۆ سەرۆکایەتی پەرلەمان بۆ بانکهێشتکردنی
وەزیری خوێنی باڵا بۆ ناوهۆلی پەرلەمان بۆ لێپرسینەوە و هەوڵ دەدەم زۆرترین واژووی بۆ کۆکەمەوە ڕەنگە بەیانی یا دوو بەیانی پێشکەشی بکەم تا ئێستاش 25 واژم بۆ کۆ کردوەوە ئەگەرچی خۆی پێویستی بە دەواژووە بەڕاستی ئێمە پێمان وایە دەبێت چارەسەرێک بۆ ئەم کاندیدانە بدۆزرێتەوە و باشترین پێشنیاریش ئەو پێشنیارانەیە کە ئێمە خستوتمانە بەردەستیان کە قبولیان نییە بەڕاستی دەبێت وەڵامی ئەو قبول نەکردنەوە بدەن و سوپاس بۆ ئێوە بۆ سەرجەم سەرانتان. زۆر سوپاس بۆ بەڕێز شکوریە شێخانی ئەندامی لیژنەی پەرۆدە خوێنی باڵا لە پەرلەمانی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵ مامی هەروەها بەڕێز سەرکەوت عەبدولقادر کاندیدی ماستەر لە زانکۆی سلێمانی کە لە سودۆی سەرەکی لەگەڵ مامی. سوپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز، سوپاس بە هاوکارانم تا بەرنامێکی تر خواتان لەگەڵ.